ئەم بەناو باخچانە تاکە شوێنن کە زیندانیەکانی ناویان بەبێ هیچ تاوانێک کراونەتە ئەوێ و توانای بەرگریکردنیشان لە خۆیان نییە. ئەو کەسانەی کە ئازاری ئاژەڵەکان ئەیەن دەستیشان تێ ئەچێ ئازاری مرۆڤەکان بن. هەندێک جار بە بەرتیل تەبعاً لە فڕۆکەخانەکان دەرەچێت. ئەو ئاشکانە ضعیفن بوونیەتیان لاوازە بۆ چونکە تێرزجی خۆی لە ترسا تێرزجی خۆی نان ناخۆ. کۆمەڵێک باخچەی لاوەچی هەیە لە عێراقا هەر لە بەقاوە هەتا ئەچێتە بەسرە و هەتا یاتە چاڤیلاندی سلێمانی و ئەمانە باخچەی لاوەچین و مۆڵەتی نێودەوڵەتیان نییە و مۆڵەتی داخلیشیان نییە و دوو باخچەی ئاژەڵانی ڕێگە پێدراو هەیە لە هەواوی عێراقا، باخچەی ئاژەڵانی دۆک و باخچەی ئاژەڵانی هەولێر کەس نەزان ئەم بڵێن نوێیەکەوە بۆ خۆیان ئەڵێن. لێرە لەم شارەیە پرۆژەکراڵێ من 400 مەترم داناوە بۆ شێرەکە کێ لەم شارەیە تۆ خاوەنی 400 مەتر عەرزیت لەم شارەیە. یعنی ئەمە چ ئارگومێنت و چ عەقڵیەتێکە. ئەو شێرە و تۆ لە دارستانێکەوە هێناوە لە بیابانێکەوە هێناوە هەزار دۆنم زەوی لەبەردەستە تایەت و ئەڕاوڕاوەکە. باڵندەیەکی هێناوەڵینە و باڵندەیە ناوێت لێرەیابێ ئەمش هەڵێ شوێنەکەی لە ژوورێکا دامناوە تۆ باڵندەی و لە ئاسمانەوە داگرتۆ هێناوتەتە ژوورێکەوە هێناوتەتە قەفەسێکەوە. ئاسە کە تۆ ئەبینی لە دەرەوە کە ئەبینین لە سەر چێ و دەشتەکانە ئاسکەکان زۆر کەم ئەبینین کە نەخۆش ئەکەوێ بۆ چونکە ئەمەندە خواردن ئەنواعەخوا ئەوەی چێکە لەو شتانی کە مەناعی بەرزەکات و مقاومی لەشی بەرزەکات و بەڵام کە تۆ ئەیهێنیتە ناو ئەو جێگا تەسکەوە و ئاژەڵانی تریشی لێوە نزیکە و مرۆڤیش زۆر سەردانیەکە ئەمانە هەمووی هەڵگری بەکتریا و ڤایرۆسن نەقلی یەکەن ئەیگوازنەوە بۆ ئاسکەکە یەکێکە لەو ڕێگایانی کە ئەمانش زۆر تووشی نەخۆشیە. ئەو خەڵکانەی کە ئازاری ئاژەڵ ئەیان دەستیان تێ ئەچێ کە ئازاری مرۆڤەکانیش بن لە هەمان کاتە و ئەمە چەند حاڵەتێکی دیاریکراوە لە زانستی دەرونیە کە لە مناڵیەوە دروست ئەبێ هەندێک جار کە پێی ئەوترێ کۆندەکت دیسئۆردەر واتە شڵەژانی ڕەفتاریە ئەو مناڵانە شڵەژانی ڕەفتاریان هەیە بەڵام لەوانەیە لە هەندێک خەڵکە ئازاردانی ئاژەڵەکان شتێکی کللتوری بێ یا شتێک بێ پێی فێر بوو بێتن کە ئێمە وەکو مرۆڤ ئازاری ئاژەڵەکان ئەین لە ناویان ئەبێت کاڵەم ئاژەڵ بوونەوەر و حەشەرە بچووکەکانیش ئەگرێتەوە لە هەمان کاتە کە ئێمە سروشتیشمان لەناو بردووە کەواتە ئێمە مرۆڤەکان بەشێکی کللتورە بەشێکی تەماحێکی مادی و معنەویە بەشێکی فێربوونێکی هەڵەیە کە بەم شێوەیە بەم کردەوانە ئەکەین. بە قاچاقەیان دێت لە خاڵی سنووریەکانەوە لە ئێرانەوە لە سووریاوە و هەندێک کات لە بەسڕەوە لە ڕێگەی کوێت و بە بەحرا با بڵێن و هەندێک کات لە فڕۆکەخانەی بەغاوە و لە فڕۆکەخانەی نەجەفەوە ئەم دوو فڕۆکەخانەیە بە شێوازی قاچاق بە شێوازی ناڕەسمی هەندێک جار بە بەرتیل تەبعاً لە فڕۆکەخانەکان دەرەچێت جیناخۆ فڕۆکەخانە شوێنێک نییە بەڵام لە فڕۆکەخانەی سلێمانی و هەولێرە بە هیچ شێوەیەک هیچ شۆرە ئیشێکی قاچاق ناکرێت بەپێی ئەو ئیجراءات و توند و تۆڵی کە هەیە. قاچاقەکە لە توینوا ئەمرن لە ڕێگەیە لە برسا ئەمرن جاری وا هەیە مەسەلەن بە سێ ڕۆژ لە شوێنێکدا ئەنگرێت ئەو شوێنە مەسەلەن حدودە دەرناچێت تا ئەپەڕێندێتەوە مەجبورن لەبەرەوەی کە مەسەلەن جاری وایە بە کۆڵ بارەکرێ بە وڵاغ بارەکرێ قەفەزەکانی بچکۆلە بکەن بۆ جاری وا هەیە شێوازی قەفەزی وای بۆ بەکارێنن مەسەلەن ئەو قەفەزە عادەتەن هەمووی تەل لە سیمە ئەچێتەوە من لە حیوانەکە یا بریناری ئەکا کوێری ئەکا ئەنوا ڕۆژکاڵ شتی تێکوێ مەسەلەی قاچاقەکە. من داوا لە خەڵکەکەم بە چاوی ویژدان و بە چاوێکی میهرەبانانەوە بڕۆن بەڕاستی سەیری چاوی ئەو ئاژەڵە بێزمان و بێتاوانانە بکەن بزانن بایی چەند لە باخچەیان یا لە زیندانە
ئەم ئاژەڵە بربەستێکت بۆ داناوە سیاجێکت بۆ داناوە بەڵام ئەو دوو ئاژەڵە لە سروشتا ڕاوچی و نێچیری یەکترین یعنی ئەم ئاژەڵە ئەگەر 10 ساڵیش لەو شوێنەی تۆیا بمێنێتەوە بۆ یەک لەحزەش نازانێ مرتاحی چییە بۆ یەک لەحزە لەبەرەوەی هەمیشە ئەڵێ منە خوێم من پەلاما دەتۆم لەبەرەوەی ئەم نێچیری ئەوەی تەنیشتێتی کللتوری خێزان خۆی گرنگە. ئێمە چۆن پەروەردەی مناڵەکانمان ئەەکەین چۆن فێری خۆشەویستی ئاژەڵ و فێری ڕێزگرتنی مرۆڤ و ئاژەڵیشان ئەەکەین لە هەمان کاتە. بۆ هەموو خێزانێک کاتێکە سەردان ئەەکەن کللتوری خۆیان گرنگە کاریگەری هەیە لەسەر مناڵەکانیان یاننا. ئەگەر خێزانێک مناڵەکەی فێری ڕێزگرتنی ئاژەڵەکان و پاراستنی مافەکانیان نەبێت بە هەمان شێوە مناڵەش وا فێر ئەبێکە گوێنەیە بۆ ئاژەڵانە کە بە گرنگیان نەزانێت و لەوانەیە ئەویش بە هەنێک کردەوە ئازاربەخشیان لەگەڵا بکات. بەڵام کاتێکە خێزانەکان خۆشەویستی و ڕێزیانتیایە کە بنەما سەرەکیەکان فێری مناڵەکانی خۆیان ئەکەن مناڵەکانیش فێرە بن بەوەی کە ڕێزی ئاژەڵەکان بگرن لە هەمان کاتێکە بینن کەسێکی تر ئازاری ئاژەڵەکان ئەدات بێگومان کاریگەری نەرێنی ئەبێ لە سەریان. هەر لەبەر ئەوەیە ئەم خەڵکە توندڕۆ و دڕەندانە سبەی دووسبەی لە مەکتەب لە تەنیش مناڵەکەی تۆ دائنیشێ ئاگادار بە ئەمە مەترسیە لەسەر هەمومان. خەڵکی ئێمە بێ بزانێت کە سەردانکردنی ئەم بەناو باخچانە و بینینی ئەو هەموو ئازار و ناڕەحەتی ئەو ڕوحە بێتاوانانە کاریگەرێکی دەرونی لەسەر مناڵەکەت بەجێهێڵێ. بۆ ئەم پەیامەم بۆ دایک و باوکانە بەڕاستی ئەبێ ئاگادار بن کە مناڵەکەت ئەڵێ بم بە فلانە شوێن بۆی سەیری ئاژەڵەکان بکەم ئەو لە خەیاڵی خۆیان جیهانێکی تری داناوە. بەڵام کە دواتر ئەڕوا ئەوانە ئەبینێ لەگەڵ یا گەورە ئەبێ و دۆخی دەرونی مناڵ هەبووە ڕۆشتووە بۆ ئەم وەزعی بینیوە دایکی پەیوەندی بە منەوە کردووە ئەڵێ 2 ڕۆژە ئەگری 2 ڕۆژە بێتاقەتە لەبەرەوەی کە لەوێ یەک دنیا ئاشکەنجە و خوێن و دڵڕقی بینیوە. ئێ مناڵێکی میهرەبان کە مابینێ بێگومان لە ڕووی دەرونیەوە باجەکەی ئەدا. بەس پێ ڕادێرە برد يا برا جاز بينا بيه أبي لا دسي بير هاي لك ئێمە بینیومانە هەموو ئەڕاتە ژوورەوە گوێی شێرەکە ڕاکێژێ جگەرە ئەدا بە مەیمونونەکە کاهوو ئەدا بە پڵنگەکە یعنی ئەمانە هەر هەمووی بەڕاستی سوکایەتین و لە هەمووشی کارەساتر تەسویری کردو وەکو پاڵەوانێتی شەو لە ئاکاونتەکەی خۆیەوە لە فەیسبوک و لە میدیای کۆمەڵایەتیەوە دای ئەنێ وا لە برادەرەکانیەکە ئەمانیش بچن ئەوە بکەن ئێتر بەڕاستی فەوزا دروستە بێ فەوزایەکی زۆر خراپە تاکێکمان بۆ بەرهەمیت لە کۆمەڵگەیە کە احترامی ڕوحی لەلا نییە بە هیچ شێوەیە. ئەو ئاژەڵانی کە ئێمە هێنین هەمووی ژمارە کراوە و هەمووی ماڵە ئەوەی کە بە شێوەیەکی ڕستنی دەیات هەمووی مەسەلەن ساڵانە جاری وا هەیە ڕێکخراوێک لە پڕێت داوای ئەو ئاژەڵایە کاکوا و ئاژەڵە لە کوایە مایکرۆچیپە هەمووی کاڵم تۆمارکراوە مایکرۆچیپیان لە ملایە لە شێر پێستەکەیانایە ژمارەیان هەیە ئەو ژماری مایکرۆچیپە لە شەهادەی سەرخەکەیانە لە ئیجازەی هێنانەکەیان ئیجازەی ئەوەی کە داوامان کردووە و لە سایتسەکە تۆمار کراوە لە سیستما تۆمار کراوە حتا لە سیستمی سایتی هەموو عالەمانێک تەنیا لە وڵاتی کەلێوی هاتو یاخود عێراق بۆیە بۆ ئێمە ناگونجێ بۆ باخشەی ئاژەڵان ناگونجێ ئەگەر بە شێوەیەکی ڕسمی بێ کڕین و فرۆشتنی پێوە بکات یاخود ئیهمالی بکات چکە تۆ ئەگەر چۆنڵی ئینسانەکە خۆشی بێویشتان بێ وەکو باخشەی ئاژەڵان بەڵام بەرپرسیارەتیە لەسەرت پڵنگیش خۆی حەزەکە بە دەستی خۆی ڕاو بکە نەک نێچیری بۆ بێنی و بیخەیتە بەردەست ئەی لەو دار و دارستانانە کە هەموو گەڵای تەبیعی و میوەی تەبیع سروشتی و ئەو شتانە خواردنە سروشتەکانی خۆیان نەخۆن ئێمە لێرە تەنها ئەو شتانەیان بۆ کڕین کە لە بازاڕە هەیە بە چیلۆی کڕین و ئەیان نین دێها شتی ناتەندروستی ژۆکونلایەنی تەندروستەکەیان زۆر نەخۆشیەکانیان کەمی ڤیتامینەکان کەمی خوێکان کەمی پرۆتین کەمی کاربۆهیدرات دەمانە هەمووی تووشە بن بۆ چونکە شتە سروشتەکانمان لێ گرتوتەوە ئەو شتانەی ئەیانینەکە خۆمان ئەی کڕین بە پارۆ ئەیان
ئاژەڵەکان لە شوێنی سروشتی خۆیانەوە ئەهێنرێن و لە ناو بەخشەکانە لە ناو ئەو شوێنە بچووکانەیە کە ناونراوە باخشی ئاژەڵان دروستدا ئەندێن. بێگومان کاریگەری لەسەر دەنگدروستی دەرونیان هەیە و زۆر لێکۆڵینەوە هەیە پیشانیاوە کە ئاژەڵەکان تووشی حاڵەتی وەکو خەمۆکی یا تووشی بێهیوایی و بێدەسەڵاتێکی زۆر ئەبن کاتێکە ناو باخشەی ئاژەڵەکانە بە تایبەتی کە کوواڵیتێکی باشیان نییە کە شوێنێکی زۆر باش و گەورە و فراوانیان نییە بۆ ئاژەڵەکان. هەندێک لە کۆڵنەوە پیشانیاوە هەندێک جۆری هەیەن وکو شیمپانزی کە پیانەوترێت بۆنۆبۆ لە ناو سروشتی شاد خۆیان تووشی خەمۆکی ئەبن هەندێکیان کاتێکە بێدەسەڵاتن. نیشانەکانی خەمۆکی تیانە چی بووە بۆی کە پێستی خۆیان زۆر خوڕانوە بەڵام لە بەرۆی لە ناو سروشتا ژیاون دواتر وردە باش بوونێتەوە. بێنراوە هەندێک لەم ئاژەڵانە کە لە ناو باخشەی ئاژەڵانە دانراون ئەوەندە پێستی خۆیان خوڕانەوە تا پێستەکان لێ کردوتەوە خوێن و چۆتە سەر گۆشتەکە لێیان کردوتەوانێ لە بەرەوەی لەو پەڕی بێدەسەڵاتی و بێهیواییە بوون. ترسی ئاژەڵەکان یعنی ئاژەڵ هەبووە لەم شوێنانەیە بێچووی بووە لە ترسی ڕاوچیەکەی تەنیشتی لە ترسی ئەوەی کە هەل لە هەر دقەیەکە گوێی لە دەنگی دەڕاوچی ئەبێت لەوانەی کە لە طبیعەیە ئەم ڕاوەکەن یەک بێچۆکانی خۆی ئەکوژێ بێچۆکانی خۆی ئەخوا ئەوانەی کە زانیاریان هەیە زانن کە ئەمە بابەتێکی زانستیە. تۆ لە شوێنێکە ناوی بنی باخچە و ئەم هەموو بەزمە بگوزارێت بەڕاستی ئەمە ئەوەندەی شەرمەزاری ئەوەندە شاناسی نییە. ئەگەر کەو برینار بێ خۆی ئەچێ بە دوای چیاگەڕا بە دوای بنێشتە تاڵە ئاگەڕێ بە دەنووکی بنێشتە تاڵەکە خاتە سەر برینەکەی ئەوەی چێکە لەو چارەسەرانەکەی خاتە سەر برینەکەی تا برینەکەی چاک نەبێ و بنێشتە تاڵە بەرینەیە ئەدە فەرموویمە کەوە خەینە ناو قەفەسەکەەوە بنێشتە تاڵ لەکوێ بنێشتە تاڵ لەکوێ بۆ ئەهێن. ئەگەر مناڵێک فۆبیایەکی هەبێ یا ترسێکی هەبێ لە ئاژەڵێک و چارەسەر نەکرێت شتەکەی لەلا نۆرمۆڵ نەکرێتەوانەیە یان چارەسەری دەرونی پێویست وەرنەکرێت بێگومان بە گەورەیش ئەم جۆرە فۆبیایی تا ئەمەنێتەوە. ئەمە زۆر حاڵەتی گەورە ئەناسین کە بۆ نمونە فۆبیایی هەیە کە ئەم شتە لێرەیە باس ئەەکەم لەوانەیە بۆ کەسی بینرد تا ڕادەیەک سیر بێتەوە ئافرەتێکی گەورە یان کوڕێکی گەورەیە بە تایبەتی ئەمە لە مینەیە زۆرترە کچێکی گەورە ببینیت لە پشیلە ئەترسێت لە پوپولە ئەترسێت لە زەردەواڵە ئەترسێت لە کولە ئەترسێت بەشێک لەمە کراوە بە کللتور بۆ نەتۆ مینیت ئەبێ لەم شتانە بترسیت بەشێک لەمانە فێر کراوە بۆ ئەوەی بیپارێزن لەوەی کە بۆ نە لە ئاژەڵەکە نزیک نەبێتەوە وای لێ ئەکەن لی بترسێت و زائیدان چارەسەری پێویست و مامەڵی پێویستی فێر ناکرێت بۆیە بە دڵنیایی ئەم جۆرە فۆبیایە بەرداوام ئەبێ و ئەمێنێتەوە. ئەم ڤیددیۆم کاتژمێریەک و نیوی شەو تۆمار کردووە لە تەنیش تەفەسی ئەم ئاژەڵانە گۆرانی و مۆسیقا بە دەنگی بەرز هەتا بەیانی ویشەکات ئەگەر ئەم ئاژەڵانە لە سروشتی خۆیان نابوونایە 10 سەعات بوو لە ئیسراحەتا بوون بەڵام ئەبێ ئاوا بمێنەوە و بەیانیش دووبارە هەستنەوە بۆ پارە پەیداکردن. تۆ شوێنێکی وا دروست دەکەیت و 100 جۆر ئاژەڵی بۆ هێنی کێ بۆت بەڕێوە ئەبە ئەو کەسێک کە بۆت بەڕێوە ئەبە ئەبێ زۆر شارەزا بێت. من لە تورکیا چوومەتە باخچەی ئاژەڵان ئەو کەسەی کە دێ لەگەڵت باسی ئەو باڵندەیەت بۆ ئەکا دووسێ توێژینەوەی لەسەر ئەو باڵندەیە کردووە یان لە زانکۆ ئەو بەشەی تەواو کردووە تەنانەت هەندێک جار هێدفۆنێکە دەدەنێ بە دووسێ زمان باسی ئەم فیلت بۆ ئەکا باسی ئەم شێرت بۆ ئەکا ئەی لێرە ئەڵێ وەڵا ئامۆزایەکم ئیشی نییە چی هیچ هەیە لێ ئیشێکی بۆ بدۆزینەوە یەن ئەیهێنن دائێنێن بە دیار شێرەکەەوە. ئێتەمان ئەمە هەر خۆی سوک هەم کارمەندەکە خۆی سوکایەتی ئەکا بەم ئاژەڵە هەم هیچ سوکایەتێکیش ڕناگرێ و هیچ زانیارێکیش نادا بە کەس. سەبەبی لە ناوچوونی حیوان تیجارەتی ڕەش بە حیوانەوە مقدارەوە بوون و ئەو هەموو کێشەی کە لە ئاژەڵی کێویا بە تایبەت دروستە بێت هەمی سەبەبەکەی وەزارەتی زراعەیە بە موبەڕیری زۆر لاواز بە موبەری زۆر لاواز ئێمە شتمان ناردووە من لە فڕۆکەخانەی سلێمانیەوە هەموو دۆسیەکان موجودە ینی ئەم شتانێکە ئەم قسانەکەیکەین هیچی بێبەڵگە نییە لە هەر شوێنێکا بیانێت توانین بچینەوە بە دوای هەموویان بە دۆکۆمنتی ڕەسمی حکومی من سەدان بارم ناردووە
بۆ وڵاتی ئیمارات، بۆ وڵاتی کوێت، بۆ وڵاتی قەتەر، بۆ وڵاتی بەحرێن کە کەم وڵات هەیە لە ڕووی یاسایی هەم بەشەری و هەم یاسای حیوانی و بەقەت ئیمارات قوانینی جوان و توندی تویشش بێت. ئەوانەی کە لە هەولێر دانیشتون عەرقەلە بۆ ئیشی خەڵکە دۆزنەوە لە ئیمارات ئەو ئیشانە زۆر زۆر ئاسانترەتە. با بڵێن جەنابە دەچی داوای مۆڵەتێکەکەی ئەمەندەت ئیشکال بۆ دۆزنەوە کە لە ئیمارات ئەو ئیشکالانە بۆ نادۆزنەوە. لەکاتێک ئێمە خۆمان نەزانین فەرقی کوردستان و دەوڵەتێکی ئیمارات چییە؟ یعنی ئێمە لە ئیمارات پێشکەوتووترین، ئێمە لە ئەڵمانیا پێشکەوتووترین، تۆ هەموو حدودت کراوەتەوە. ئەمە دوو ڕێوین شێت بوون، سێ ڕێوی لەم قەفەسەیە و لەم شوێنە چیمەنتۆیە ساردەیە، ساردیشە و گەرمیشە، لە زستانە سارد و لە هاوینە گەرم. چیمەنتۆ شێت بوونەوە بەفعلی شێتیە. ئەو ئاژەڵانە بەو شێوەیە مامەڵیان لەگەڵاک، هەندێکیان پێویستیان بە لمە، هەندێکیان پێویستیان بە سەوزایی زۆرە، هەندێکیان پێویستیان بە ناوچەی بەردەڵانە، هەندێکیان پێویستیان بەوەیە کە گڵەکە بە شێوەیەک بێ بتوانن کونوکە لەبەر دروستکەن و ئەوانە. بەڵام ئاخیر شت کە بیری لێ بکرێتەوە لێرە ئەوەیە لەبەرەوەی ئەو ئاژەڵە گەرەوانەشی نەبێ لێرە پارەی خۆی پەیدا ئەکا 1000 دینارەکە هێنێتە ناو پرۆژەکەمەوە. خواردنی ئەم ئاژەڵانە بەڕاستی بەپێی پێویست دابین ناکرێت، خواردنەکە کۆن ئەبێ، بۆن ئەکا، یان خواردنی نەگونجاوە. ینی خەڵکێکی زۆر کاکە خەڵکێکی زۆر لەو باخچانە جبسی دنیای داوە بەم ئاژەڵان، جبسکەی خواردنی ئاژەڵ یان ئەو خواردنانەی کە لە قوتوان و لەمانەکە دروست کراون، ینی بۆ ئێمەش مەترسیدارە. بوونی ئاژەڵەکان، پێکەوە ژیانی مرۆڤ و ئاژەڵەکان سوودی زۆری بۆ تەندروستی دەرونی مرۆڤەکان هەیە و زۆر نەخۆشی دەرونی هەیە. بەبوونی ئاژەڵێک لەگەڵیانە ژیانیان باشتر ئەبێ یا یارمەتیان ئەیە نیشانەکانی نەخۆشیەکەیان باشتر ببێ. بۆ نمونە ئەو مناڵانەی کە دواکەوتنی ئاستی ژیریان هەیە، ئەو مناڵانەی کە نیشانەکانی نەخۆشی ئۆتیزمیان هەیە، ئەو مناڵانەی کە فرەجوڵن، ئەمانە ئەتوانن پەیوەندی چکە مناڵانە کێشەی پەیوەندیان هەیە، ئەتوانن پەیوەندیەکانیان باشتر بێ، زائیدەن هەستەکانیان باشتر بێ لە ڕێگەی باوەشکردن بە ئاژەڵەکە و هەست پێکردنیان و بۆنکردنیان و دواندنیان لەگەڵ ئاژەڵەکانە. یەکێک لە شانازیەکانی ژیانم ئەو بۆ کە ڕۆڵم هەبووە لە داخستنی یەکێک لەو شوێنانە کە سەیرانگای نەورۆز بوو و دوای ئەوە ئێمە چوین شوێنەکەمان بینی دۆخێکی زۆر خراپ. دوای ماوەیەک کە قسە و باسی لەسەر کراو لە ڕاگەیاندنەکانەوە بابەتەکەمان جوڵان ڕاستەوخۆ پرۆژەکەیان داخست و پێم وایە ئەوە خزمەتێکی گەورە بوو بە شاری سلێمانی بەڕاستی. بەڵام تۆ گە بتەوێت نسبەی بازرگانیکردن بکەی دای بەزێن یاخود بکەی بە شەرعی یاخود سپیدەیتەوە یاخود لەژێر چاودێری حکومەتا بێت. ئێوەرە مۆڵەتەکە بە بەهانە مەگرە، یعنی ناڵی مۆڵەتەکە بەبێ یاسا بەبێ تەعلیمات بەبێ ڕەچاوکردنی هیچ شتێک نە، بەڵام بەپێی تەعلیماتی خۆتان کە هەتانە تەعلیماتیان بۆ دەچۆن لە وەزارەتی توشت و کاڵەوە بە ئیش بە نووسراوی وەزیر ناکەن، ئیش بە تەعلیماتی خۆیان ناکەن. چەند شەخصێکن سەیتەرەیان کردو لە بەشی کەرەنتینە لە بەشی کەرەنتین لە ناو وەزارەت، ئیش بە نووسراوی خۆیان ناکەم. ئێمە ئەتوانین نەوەیەکی باشتر پەروەردە بکەین بەوەی کە ڕێزی هەم مرۆڤ بگرێ، هەم ڕێزی ئاژەڵ و هەموو بوونەوەرەکانی تر بگرێ. ئەمە دەست پێ ئەکا لە خێزانەکانەوە، لە هەڵوێست و ڕەفتار و چۆنێتی پەروەردەی دایک و باوکەوە، لە ڕەفتاری مامۆستاکان و پەروەردەی مامۆستاکانەوە، زائیدەن لە ڕەفتار و وتەی مامۆستا ئاینەکانەوە، چونکە لە مینبەر و لە دانیشتن و کۆبوونەوەی شوێنە ئاینیەکان بەتایبەت لای ئێمە لە مسگەوتەکانە شوێنێکی زۆر کاریگەرە بۆ خەڵک. لەبەرەوە ئەگەر مامۆستا ئاینیەکانیش لەگەڵ مامۆستای پەروەردەیە بە هەمان شێوە ئاڕاستەی خەڵکی بکەن بۆ خۆشەویستی، بۆ دڵنەرمی، بۆ ڕەحم و بەزەیی، بۆ یارمەتیدانی مرۆڤ و ئاژەڵەکان، بێگومان ئێمە نەوەیەکی زۆر باشتر پەروەردە ئەەکەین و کوردستانێکی باشترمان ئەبێ لە ڕووی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی و ئاژەڵ دۆستیشەوە. و دوجار خەڵک ئەمەوە ئاگادارکەمەوە ڕوح هەر ڕوحە، ئەوەی کە احترامی ڕوحی بێتاوانێک نەگرێ
دڵنیا بە احترامی ڕۆحی منیش ناگرێ هی تۆش ناگرێ و ئەم ئاژەڵە لەوێ ڕوح نییە شتە شتێکە و لە هەر کاتێکا بمرێ لەر کاتێکا نەخۆش بێ کێشیان نییە ئەگەر مرد ئەو ئاژەڵە ئەم لا ئەبرێ و دانەیەکی ترهێنێتە جێگەی هەروەکو ئەوەی کە تۆ سیاجێک بگۆڕی هەروەکوەوەی کە تۆ کورسیەک بگۆڕی مامەڵەی ئەم پرۆژانە لەگەڵ ئەم ڕوحانەیە مامەڵەیەکی یعنی لەسەر بنەمای ڕۆح نییە وەکو تەنێکی بێجیان سەیریان ئەوەی کە هەتا ئێستا بینیمانە بابەتەکە تەنها پارە کۆکردنەوە بووە لەسەر ڕۆحی کۆمەڵێک ئاژەڵی بێتاوە بەخوا دەست بێ لەبێ سەرێتە